سێدانە منداڵم نەخۆشن چارەسەرم نەدەوێ وڵاتەیە. خێزانێکی 5 کەسین و چواریان نەخۆشی شێرپەنجەیان هەیە. منداڵەکان بە ئازار و بێخە و بەردەوامگریان. لە سکماکەوە تووشی بوونە. عالم بێک نەخۆشی دێتە هەژانێ ئەمن سێ نەخۆشم هەیە تێگەی یعنی گەیشتە سێ هێزکانم هەتا ئێستانەکە هەر بە خۆ بەردەوام بوویمە لەو نەخۆشانە. دایکەکەشیان پێش منداڵ بوون نەخۆش بووە، بەڵام 2 ساڵە پشکنینی کردووە و بۆی دەرکەوتووە شێرپەنجەی هەبووە. ئەوە 6 ساڵە لە دوو تووشی نەخۆشیەکی بوو شێرپەنجە لە فاتەڕەشەی گرت 6 ساڵە لە دوومە تا ئەو دەقەش ئەتا ئێستانەکەش چارەسەری وەرەگریتن ئەوەیان ئەوەشیان تازە توژە مۆزوعی بووە گرێش لە سێ مێشیاتیا کوڕەکەیتم 4 ساڵە گرێش لە سێ مێشیاتیاڵن دەبی ئەو گرێ دەبێتە دەرێ ئەگە بشینە دەرێ شەلە دەماغەوی تێگەی چارەسەری ئیلا لە دەروی وڵاتەیە لە ئەڵمانیا منداڵەکەم ئەوە کوڕەکەم ئەوەشمە 5 ساڵ و نیوە هیچ قسەی ناکات تا ئێستانەکە. دوو سارە هاتووی خەستخانەی هیوایەکەم بەلێ ئەوە حەمەلیاتم کرایە ئەوش بەرم و حەمەلیاتی نییە لە بە مندارەکان خەمێ مردێ خۆدانی ما بەس داوای لەو حکوومەت یەکەم داوای لە خێرخوازانەکەم ئەو منداڵانم چارەسەر لۆ بکرێ. باوکەکەیان دوکاندار بووە، بەڵام بۆ تێچووی نەخۆشانی ماڵ دوکانەکەی فرۆشتووە و کرێچین و بێکار و کاسبیش ماونەتەوە. لەو مەسرەفی خەستەخانە قەرزم کردووە ئەتا ئەو دەقەشە قەرزم کردووە. هەر جارێکە چێ نەخۆشخانە چەند بڕەپارە؟ 400,000 500,000 مەڕوە 600,000 مەڕوە جارەی ملیۆن و قسوور مەڕوە لە ڕاپەڕیم و تقریبی 3 ملیۆن و 700,000 نارم زیاتر سەرف کرد. مانگانە چەند جار سەردانی نەخۆشخانەکانە؟ ئەم ناوانەیە مانگی 8,000 9,000 بڕۆم. هەموو جاریش پارە قەرزەکە؟ هەموو جارێ پارەی قەرزەکە بەڵێ. هاوکاری جیرانەکان یارمەتیان داینەبوونە هەرم جیران و خزمانیان ماوەی 2-3 ساڵە بەپێی توانە هاوکاریان کردوون و ئێستا لە توانای ئەوانیش نەماوە. پێشتر کەسابەتی هەبوو کەسابەتەکەی لە دەستدایە هەم وەکو مادی کە هیچی تێدا نەما و هەم وەکو مەجاریش هەندێکیان لە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی داخل کردیە هەندێکیان لە نەخۆشخانەی نانەکەری لە هەولێر داخل کردی ینی هەر فریای ئەوەی ئەکەوی ڕۆژێک لە سلێمانی بێت ڕۆژێک لە هەولێر بێت زیاتر ناتوان حاڵی زۆر سەختە بەڕاستی و داوا ئەکەین لە پاش خوای گەورە داوا ئەکەین لە حکوومەت لە ڕێکخراوەکان لە کەسانی خێرخواز یعنی چارەسەر چیە لۆی بکرێ. بەپێی دوایین راپۆرتی پزیشکانی نەخۆشخانەی هیوا و نانەکەلی 2 لە منداڵەکان چارەسەریان لە وڵاتی ئوردەن و ژمارەیەک وڵاتی ئەوروپایە. تاکە هیوای خێزانەکە خەڵکی خێرخواز و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانن ئاوڕێک لەم خێزانە بدەنەوە. بەختیار قادر ڕوودا و سۆران لە گۆڕاخستنا سەمیانە ئەvê malê ji ber nebûna pareyê pêzîr berdestî demekek û deykan bû nimûne serdana nexweşxaneyê nekiriye. Bû hemî zarokan durustî nizanin çi nexweşiya û çareser çi û kîvê heye. Ji ber wê jî beriya bernameyê ev xêzana berêz çûne def nexweşxaneya aşî eva kulsoran heye. Da ku bi giştî yek kes bêtin axiftina wan doktoran bêjîtin yên ku دیفچوونە ڕەوشاوان کرد داکو بزانین کات چلێ هاتنە لە ئەجل دەستپێکا بەرنامەی بچمە جەم بابێ زاروکان پاوێکی ڕاستەڕاست مهێوانێمەیە ji سۆرانê piştre dê pizîşkil gelme mihvan bin. Berê tu bixêratî zor spas dikim emro mêwanî bernameyê berpirsiyarît. Li xêzanekî 5 kesî 4 nexweşin. Etwanî min li dayke û dest pê ekim li daykî minalekan. Nexweşiyekê çi ye, çon e, çon tûj bûye, çareserî çî bûye, ئێستا دۆخی تەندروستی چۆنە؟ نەخۆشەکەی لەوەیە لە غودەیتی قەرەقی ئێستانەکەش لە دای تیۆ قالبی دای تیۆ قالبی تقریبی 9 گریمینە ئەو هێشتا فریانە کەوتومە لە بە منداڵەکانم نەخۆشەکەش دەرچوو سەرەتانێتی. کەی پێتان زانی کە شێرپەنجەیە؟ ئەوە دکتۆر لێرە دکتۆرم زۆر کردن لە ئاشتی لە هەولێرە زۆرم کردن نیان دیتەوە لە سمارتم دیتەوە. لەکوێ ببوورە؟ بەڵێ
لە سلێمانیم دیتەوە ئەو نەخۆشە باشە کەی بوو کە لە سلێمانی دیتەوە بەڵێ پێش جێژنێ ئەم ساڵ پێش جێژنی ڕەمەزانێ پێش جێژنی ڕەمەزانێ عنی ئەو ساڵ باشە هیچ کە پێزانی کە شێرپەنجەی هەیە دوای ئەوە هیچ چارەسەرێکی وەرگرت نەوەڵ هێشتا هیچ سارەسەر وە نەگرتێ لە بۆ منداڵانە و منداڵانە معزیان زۆر خراپات تێگەی منداڵەکەم ئەوەی تیگرێک لە سێ مێشیاتە و عزیز زۆر خراپە لە ماڵێ دانیشتینە چاوەڕێ ئەو منداڵەکەین بۆچی وەزعی زۆر خراپ بووە کەی پێتان زانی ئەوە نەخۆشەکەیشە گرەی مشکی چۆن پیا بووە چ تەسیرێکی لێ کردووە لێرەم دکتۆرە زۆر بەڵێ ئەو دکتۆرم لێرە زۆر کردن نیاندیتەوە لە هەولێرێم زۆر کردن نیاندیتەوە هەبوو لە ڕزگاریان بڕیاردا کە ئەو منداڵە بگرێت ئەوەی بدرێتە دەروی وڵات تێگەی جاوردن بی هێنستان بیتن چارەسەری لێون دەرێ ئەمیش دەسەڵاتی ئەوم نەمایە تێگەی هەتا ئێرم بەخۆ هینایە تێگەی ئێستانە کرد دەسەڵاتم نەمایە هەتا ئێرەم هاتیە تێگەی ئەوی لە جێ من بیتن ناوانێ خۆ ئیتیعارکاتن چار نەخۆشم لە ماڵێنە من تێگەی ئەگەر داوای لە حکوومەت هێرێمەکەم کە ئاوڕەکن لێ بداتەوە تێگەی فیزیە و منداڵم لۆرگری بڕۆم بۆ هێنستان کێوتی چارەسەری لە دەرەوەی وڵات هەیە لە هەندستان هەیە بوو نمونە لە هەولێر کام دکتۆر بوو چ نەخۆشخانەیەک بوو لە ئاشتیشیان ئەوەی پێیان کرا ڕزگاری ئەوەی لێرە لە ئاشتی پێیان کرا لۆیان کردم دکتۆر لوقمان جێگیری بەڕۆی بەرایەتی دکتۆر ئەوەی خەستەخانی ئاشتی ئەوەی پێکرا لۆی کردیمە تێگەی لە دوو ماتیە لەگەڵ ماتە بەرەو دکتۆران تێگەی جێ نەمایە یعنی لەگە من نێتن لە دەسەڵاتیوان نەمایە باشە بەڕێزم مناڵەکەت پێویستی بە نەشتەرگەریە بوو لابردنی گرەیەکە یان پێویستی بە چییە پێویستی بە تازە ئەنجامدانی پشکنینە نەشتەرگەری پێویستی بە نەشتەرگەریە بی بەمە دەرەوەی وڵات ئەو نەشتەرگەری ئەنجام دەم باشە وتە چوار کەسم هەیە لە ماڵەوە نەخۆشە باشە ئازارەکەی چییە؟ بە دکتۆر لوقمان نەبیمان لەگەڵە ئەوەی سێمیان دکتۆر لوقمان نەبی جێگرە نەخۆشخانە جێگەری پرایڤەری نەخۆشخانەی ئاشتیا سوورانە ژی گەلمای بەخێر بن دکتۆرێوەش بەڕێزم ئەوە بزانم مناڵەکەت ئەو مناڵی کە گرێکە لە سەری دیار بووە چ تەسیرێکی لێ بووە؟ کەتێ لە ماڵەکەتیە وەک شە لە دەماغینە تەمەنی چەنە؟ لە سێ جێگایە 4 ساڵە ئەوە کەی وای لێ هاتووە؟ ئەوە نەورۆز پێم زانی نەمزانی ئەوە لێم نەزانی ئەوە لی بەس دەستی گیان دەستجی خۆی لێرم فعسیات لۆ کردو لێرە هیچیان پێ نەیدراوە ڕۆیشتم بەرەو هەولێر لە هەولێریش هەتا دوێنێشە لە ڕاپەڕین بوویمە باشە لە ڕاپەڕین بوویت وتیان چی؟ لە ڕاپەڕین و پاڕ و هیچیان پێ نەیدراوە بەس مەغەزیان دەسەرەگرت و تاوە چوومە پاڕیش چوومە ژین زۆر جێم کردن باشە بەڕێزم تاڵێ مناڵەکەم لە ماڵەوە کەوتووە یعنی ناتوانێ هاتن و چوون بکە لەسەر جێگا کەوتووە قسە ئەکا نانەخوا نەخێ بەڵێ بڵێ ناخۆ نانی ناخۆ تقریبی 2 ڕۆژە نانیش بووە باشە لە ئێران وتیان وتیان بووە لە هەمووش بووە لە ئێران گوتە من نەشتەرگەری ئەویش سەتا پەچلیدا من نەمکرد نەشتەرگەری چی؟ ئەوەی سەری ئەو گرەی دەربینیت باشە باشە ئێمەش هاتمەوە و ئێستا هاتیمەوە باشە پێشەوەی باسی هەردوو مناڵی تر بکەم بە باسی دایکەکەیان بکەم جارێکی تر تو ئەڵێیت لە نەخۆشخانەی هیوا پێوتراوە کە شێرپەنجەیەتی بەڵام چارەسەری وەرنەگرتووە لەبەر مناڵەکانی ئاخرە بە چارەسەری وەربگرێت لەبەر مناڵەکانی بۆچی وەری نەگرتووە تاوەکو ئێستا؟ بە قورعان وەری نەگرتیە من زۆرم لەگە گوت وەری نەگرتیە و هێشتاش بە دوودانە چویمە دەسەڵاتم نەما ڕاستی یعنی بۆ قوبوڵ ناکە دەسەڵاتم نەمایە چیدی بیان بە میزیان دەسەڵاتم نەما دەسەڵات معنەگە دەسەڵات نەما ئێستانە کە من بجوچینە چاویش مەبووینە قەرت ئامە بەست
لە ڕووی داراییەوە وەزعتان باشینە لە بەروە؟ بەڵێ لە ڕووی داراییەوە بڵێ بەڵێ لە ڕووی داراییەوە خەرجی چارەسەرەکەی چەند بوو؟ بەخوای ئەوەم نەکردی ینی ژمارەم نەکردو داخۆ چەندە چەند نییە بەس گوتیان ژنەکەت سەرەتانی هەیە لە خودەی خەرەخی باشە لە غودەی دەرەقی ئەوەی نەشتەرگەریەکەشم بۆ کردیە و نەشتەرگەریەکەم عبەچی دایتێ ئەتا هەندێک عیلاجیت کەشمانە گوتم ئینشەڵا دێمەوە نەسوویمەوە باشە ینی پێیوت و ئەبێ نەشتەرگەری ئەنجام دەی ئەبێ عیلاجی کیمیایی بکەیت ئەبێ لێزەر بکەیت هیچ چارەسەرێکی ئەوهایان پێدرا نەشتەرگەریم کرد نەشتەرگەریەکەم کردیە ئەنجامم دای نەشتەرگەریەکە سەرکەوتوو بووە؟ بەڵێ سەرکەوتوو بە بەس شتانەکەی مایە یعنی شتانەکە ئاخی قۆناغی مایە قۆناغی چمایە؟ ئەی بەمەوە داخۆ پێویست بە دەرجەکە ئەی بەمەوە داخۆ پێویستی بە دەرجەکە یان بە عیبیەکە باش لەگەڵم بمێنە بەڕێزم ئەش بەلای کاک لوقمان بەخێر بێ زۆر سپاس دەکەم پێش ماوەیەکی کورت ئەو خێزانە بەڕێزە لە لای ئێوە بوون با لە سەرەتا لەسەر وەزعی دایک و کوڕەکەیان دەست پێ بکەن ئەوەی کە ئەو بەڕێزە دەڵێت کوڕەکەی گرێکی لەسەری هەیە و داکیشی شێرپەنجەیەتی ئەتوانێت پێم بڵێیت پشکنینتان بۆ ئەنجامدا دیراسەتی دۆخی ئەوانت کرد وەسعیان چۆنە؟ بڵێ سوپاسانەکەین شایان خەند بەڕاستی ئەم خێزانی کاکدانە طبعاً هاتیێنە ماوەیەک پێشی ئێستا طبعاً لە نەخۆشخانەی ئاژی سەردانی ئێمەیان کرد زۆر جارانی ئەی چەند مانگێک ئەوان سەردانی ئێمە ئەکرد بەنسبەت خێزانەکەی دیارە ئەو پشکنانەی کە لەلای ئێمە بۆی نەکرا ئێمە ڕەوانەی هەولێرمان کرد لەوێندرا پشکنیان بۆ کردن بەڵام شتێترێ کە دەرچووە سەرەتانی غودەی دەرەقی هەیە لێرانە هەندێک غودەی تریشی لە لەشە بوو لێرانە دکتۆرەکانی ئێمە دوو نەشتەرگەریان بۆ ئەنجامدان یەک جەنابی دکتۆر ئەرسەلان لە ئەمانە نەشتەرگەریە جەڕاحە و دکتۆر فازلیش لێرە لە نەخۆشخانە ئەو نەشتەرگەریان بۆ کرد بەڵام نەشتەرگەری غودەی ئەنجام نەدرا چکە لای ئێمە دەتوانە ئەوە نەبوو سەرەتانەکەش دیارە انتیشاری کردووە لێرانە کە بردیە هەولێر لەوێندەرا دیارە لەوێش نەشتەرگەریان بۆ نەکردیەوە لەسەر داوای خۆیان نەیویستە نەشتەرگەریەکە بکە ئەرێ هەلەساس نەکو بکە و مەناون و پێم ناکرێ ئەو مناڵانە خێزان کەم ئەمە منداڵەکەی دیکە ئەوی کە تەمەنی 4 ساڵە طبعاً ئێمە ڕەوانی هەولێرمان کرد لەوێندەرا لوجنەی تۆبی لە نەخۆشخانەی ڕزگاری دانیشتن نزیکەی 10 دکتۆر بوون لەسەر قسەی خۆشی لەوێندەرا هەموو پێویستیەکانیان بۆ کردیە بەڵام دیارە پێیانوتی ئەو چارەسەری لێرە نیە لە هندستانیان لە ئوردونە طبعاً پێیانوتی لە قسەی خۆی کە ئاماژ منداڵێکی تکەی هەیە طبعاً ئەویش سەرەتانی هەیە لە فاتەڕەش باش ببورە پێش ئەو باسی ئەوان بکەین ئێستا دایکەکە نەخۆشە شێرپەنجەیەتی و قبول ناکە چارەسەر وەربگرێ ئەڵێ دەترسم بمرم بەێ ئەوە لەسەر قسەی خۆی کە ئاماژێ پێکرد و هات سەردانی ئێمەشی کرد دکتۆرەکانی ئێمە شەوانی پسپۆری نەشتەرگەری نەدیتیان و پێشیانوت نەشتەرگەریەکە بۆیەکەین بۆی ئەنجامە دەین بەس دیارە و لێرە نەیکرد سەردانی هەولێری کرد لەوێش دیارە سەردانی نەخۆشخانێتری کردیا و سەردانی نەخۆشخانەی نانەکەلیشی کردی لەسەر قسەی خۆی باشە من ئێستا من ڕای پزیشکیم ئەوێ ئەمە بزانم مەترسی لەسەر ژیانی دایکی مناڵەکان هەیە شێرپەنجەکە لە قۆناغێکی مەترسی داردایە بەخوای بەنسبەت حاڵەتە دەبی ئەو فحوساتێک کە بۆیان کردووە ئاگادار نیمە لەو ئەخیرەی کەچی بۆ کرایە بەسوەتیان دەبی نەشتەرگەری بۆ بکرێت و چارەسەری ئەنجامدانی نەشتەرگەری بۆ شێرپەنجەکە شێرپەنجەی هەیە باشە ئەنجامدانی نەشتەرگەری بە پارەیە پارەیەکی زۆرە بەخوایەوە دیارە پێیان وتە لە نەخۆشخانەی لە هەولێر زەمنە لە سلێمانی پێیان وتە نەشتەرگەریەکە دەبی ئەنجام بدرێت دیارە تەکلیفی زۆرە کاری ئەوی شەرێ من دەتوانام دانێ بەخۆم کرێتچیمە لەسەر قسەی خۆی بڵێ باشە منداڵێت شتکان هەیە تەمەنی 6 ساڵە ئەویش بە هەمان شێو سەرەتانی هەیە لە فاتەڕەش وەڕەمی هەیە ئەویش ئێستاوە نەشتەرگەری وەرەگری لە قۆناغی تقریبا ئەو چارەسەری وەرەگریت و باشە یعنی ئەو مناڵی کە ئێستا شێرپەنجەی فاتەڕەشی هەیە چارەسەری تەواو بوو کراوە بڵێ کامە ئەوەی تەمەنی 6 ساڵە ئەبەل ئەوەی کە شێرپەنجەی فاتەڕەشی ئەوی تەمەنی 6 ساڵ ئێستانێکە طبعاً
بەری ئەوە ئێستانێکەوە چارەسەر وەرەگری لە سەقسەی لە نەخۆشخانەی هیوا لە سولێمانی بەری چارەسەرەکە سەرکەوتووە وڵی جاوا توانی خۆی ئەو پرسیارە لەوی بکەن چکە بەخۆی مڕاجعەکە من ئاگادار نیمەوە ماوەی باشە مناڵێکی تری نەخۆشیان هەیە کچەکەیان ئەوە چه نەخۆشیێکی هەیە کچەکەیە تەمەنی 5 ساڵە تەمان هینایانە لایمە دکتۆرەکانی ئەمە وەزنیان تەمەنی 5 ساڵە وەزنی تقریبان 10-12 کیلوە تقریبان هەندە بوو ئەوی شەری وڵای ئەمە نتوانین دەمان دکتۆرەکانی ئەمە لە نەخۆشخانە هەندێک پشکنینیان بۆ نووسیوە کە لە هەولێریان بۆ بکەن نەکو ئەویش تووشە ینی حاڵەتێکی وە بەم شێوەیە هەبیت ئەی وەڵامە پشکنینی بۆ ناکەینە ترسەی نەکو ئەویش نەخۆشی شێرپەنجەی هەبێت و نتوانین چارەسەری بکەین و دەرەسەڵاتمان دانیە باشە و هەتا ئێستا مڕاجعی دکتۆرەکانیان نەکردووە و ئەوی ئەمە ناریتمە اختصاصی تایبەتی بۆ حاڵەتە باشە یعنی ئێستا ئەوەی کە ئەیبینم دوو حاڵەتی مناڵ هەیە دوو توشببووی یەکێک شێرپەنجەیەکی گرەیەکە لەسەری ئێستاش کچەکەشیان هەستەکەن کە تەندروستی تەواو نییە ئەوە شتێک هەیە پەیوەندی هەیە بە مەسلەی بووماوەییەوە مەسلەیەکی زگماکیە یان هەر سوتفەیە بەخۆی جاوا نازانم مەسەلەی چیە چونکە بۆ کە منداڵ بووینە و حاڵەتەیان نەبووە لە زگماگەوە بەس کە تەمەنیان گەیشتە ئەو تەمەنە کە دیار کراوە تووشی ئەو حاڵە ئەو نەخۆشیە بووینە بڵێ لەگەڵم بمێنە ئەچمە لای باوکی مناڵەکان بەڕێزم یعنی ئێستا ئێوە ناتانەوێت پشکنین بوو کچەکەتان بکەم بۆی نەزانن چ نەخۆشیەکی هەیە آخر نابێ بزانی کچەکەت بۆچی نەخۆشە یان لەبەر چییە کە حەز ناکەن بە قورعان دەسەڵاتم نییە ئەو توانایم نییە بچم فعسیاتی لۆ بکەم و لێ بکەوم و تێگەی دەسەڵاتم نییە ڕاستی یعنی هەموو شتم فرۆشتیە دوکانم فرۆشتیە ماڵم فرۆشتیە هیچم نەمایە یعنی ئەوەی دانیشتیمە چاوەڕێ ڕحمی خۆیەکەین و خەڵاس ئێستا بوو کوڕە 6 ساڵانەکەت چارەسەر وەرەگرە لە نەخۆشخانەی هیوا مانگی چەند جارە بێت بوو چارەسەر هیوا بەڵێ یەک جاریە بەمان یەک جاریە بم چەند مەسەلێک جاری دمی دەخویندا دێ مەسەلەن ئەوابی بەڵێ پێم بڵێ وەزعی چۆنە وەزعی چۆنە بووم باسکە هەنێک جار خوێن لە دەمیدا دێ چیتر وەعزی لەو ئاخیر لەو ئاخیرانە بڕێک باشتر بووە بەس هێشتا بەردەوام لە سەفعسەکان لە سەیشەکان هەبەردەوام لەسەر دەرجەکان هەبەردەوامن خەرجی هەر جارێک بردن بوو نەخۆشخانەی هیوا چەنە لەسەر ئێوە چونکە خۆت ئۆتۆمبیلن نییە خۆت قەرزاریت تقریبا 350,000 مەڕوە باشە ئەی بوو دەرمان بەڵێ بۆ دەرمان لە خەستەخانەی بەخشین وەرەگرم باشە بەڵێ بوو مەسلەی قەرزەکانت تو ئەڵێت من زۆر قەرزارم بوو بوورە پرسیارێکی یعنی ڕەنگە کەسی بێتن بەڵام ئەتوانی وەڵامیش نەدێت چەند قەرزاریت بە خودای قەردارم جا هێشتا ئاماژە پێ نەکردێت چەند قەردارم چەند قەردار نیمە تێگەی لە خۆ زۆر قەردار بوویمەوە لە ساو ماڵ منداڵی لە خۆ من هەتا ئێستانەکە دوکانم هەبوو من باش بووم لە خۆی بزیادی و عزم باش و بەس منداڵەکان یعنی کابرا بێک منداڵی دێتە ژانێ من 4 منداڵن 4 نەخۆشم لە ماڵێنە تێگەی هەتا ئێرە بەخۆینە تێگەی ئەوەی لە تواناشم بوو کردیتم ئەوەی لە تواناشم بیل بۆیانەکەم تێگەی ئەو نەخۆشیە هەموو لە داکەکەی گرتەوە یعنی داکەکەیان ئەو نەخۆشی هەبوو دایتی ئەو منداڵانە باشە بەڵێ ئێستا کە ناتەوێت کچەکەیت ببیت بوو دکتۆر ئەوە بەڕاستی ینی دڵم ژانەکە لە هەمان کاتیشدا لێت تێگەم چووگاڵێت من هیچم لە بەردەست نەماوە ئێستا هاوسەرەکەت نەخۆشە کوڕەکەت نەخۆشە کوڕێکی تر نەخۆشە کچەکەش ڕەنگە نەخۆش بێت ینی پێشتر وەزع چۆن بوو و کەی ئاوا لێ هات وەزعت ئاوا خراپ بوو ئێستا وەکو باوکێک کە توانی پێم بڵێیت چی لە دەست دێ ئەمن تقریبی 6 مانگە بی تقریبی وەزەکەمی وەلایەتیە لە خۆ هەتا ئێستانەکە بەس کچەکەم نەخۆش بوو نۆبەرەکەم ئەوەی 6 ساڵەکان ئەو منداڵەش نەورۆزی پێم زانی کوڕەکەم ئەوەی ئێستانەکەش ئاخیرەکەشم لێ هات ئەوەی ئالام ئاخیرەکەی پێزانی یعنی ئاخیری هەمان کە زانی مۆزنی دابەزی و ڕەنگی زەر بووە و تێگەی نادروستەوە ئێستا لاقە شلیتن
زمانی شینی عنی ئەوەی قسە ناکات لاقی تەواو نییە و قسەش ناکات یە ساڵەکە کێشیشی تەواو نییە لاقیشی بەڵێ باشە ئەتوانیت پێم بڵێیت لە هەموو شتێک گرنگتر بۆ بکرێت وەکو باوکێک لە ماڵەوە پێویستت بە چێ بۆ ئەوەی بتوانیت هاوکاری ئەو مناڵانە بکەیت پێویستم بەوەی ئەو منداڵم لە چارەسەر کرد بەس ئەو منداڵێک ئەو منداڵە و خەلاص کام منداڵ ئەو کوڕەکەم بۆ چارەسەرکەن و تا ئەی کچەکەشر نەخۆشە کوڕەکەی تریشر نەخۆشە بەڵێ ئەویشم نەخۆشە بەڵێ ئەویشم نەخۆشە بەس پێم خۆشە ئەو منداڵان و چارەسەرکردیت کە هیچ مناوێت باشە خۆت ناتوانیت هیچ کارێک بکەیت دنیایان دەیناوێتن تێگەی دنیا کاتیە تێگەم نەوەڵڵا ئێستا و منداڵە بە من نەبی جێبەجێ نابێتن ڕاستی تۆ ڕۆژانە چی بووە کەیت وەکو با ینی تو ڕۆژانە داکەکەی نەخۆشە و منداڵە بە من نەبی جێبەجێ نابی ئەتوانی پێم بڵێ چۆن خزمەتیانەکەیت ئێستا بۆ نمونە هەوڕۆ بردیت مەولادەی بەڵێ ئەمن بۆ نمونە هەوڕۆ بردیت مەولادەی ئەوم لە گۆڕیە و کانونم لێ گۆڕیە تێگەی هینایتمە ئاوم لە سەدانایە بیتە سعات چار ئاوی لە سەدادەنێمەوە بیتە سعات 6 ئێوارێ مەغەزی بۆ دادەنێمەوە خەری شوێن دێمە تێگەی بەڵێ باش بەڵێ ئەتەوە قسەی بکەت لە من کوتاییدا ئەوەندەم پێکرێت بەڵێ لە کۆتاییدا وڵای داوای لە حکومە تێرێمەکەم بێتە سەخت ئاوڕەش لەو ماڵە منداڵم داتەوە تێگەی ئەو منداڵانم لە چارەسەر کاتن ئیدیکە هیچ کەم نایە هیچیشم نەمایە تێگەی دەسەڵاتم نەمایە تێگەی ئەوەی هەم بووە نەم بە فرۆشتیتم ئەوەی شکم نێبەردی فرۆشتیتم تێگەی هەم باوکاری برایەکانم تێگەی برایەکانیشم هەموو تەقریبی وەڵای هەموو دایاکردن بە زۆری لە برایەکانم وەرگرتێ پارەکە تێگەی باوم تەقریبی حتا 140 وەرەقە 150 وەرەقەی دایمێ تێگەی ئەوم تەقریبی بە 90 شەوان خوارد لە ژین و لە پارم خوارد بە 90 شەوان سەلامەتی ئینشەڵڵا زۆر سپاس دەکەم زۆر سپاس بوو کاک لوقمانجی جێگیرە پڕێبەرە نەخۆشخانە ئاشتیا سۆرانێ زۆر سپاس بهەوە ئەڤە کەیسا خێزانێکە زەڵامەکە هەبژی ناوی 3000 نوێی نەخۆشن هەموو شتی فرۆشتووە دوکان بێ خانوو بێ ئۆتۆمبیل بێت قەرزێکی زۆری هەیە چونکە مناڵەکانی بردووە بوو ئێران بوو نەخۆشخانەی جیاواز بوو وەرگرتنی چارەسەر بەڵام تاوەکو ئێستا بە تاوەتی چارەسەر نەکراون خۆشی ناتوانێت کاسبی بکات چونکە ئەبێ ئەو مناڵانەی بەخێو بکات چونکە هاوسەرەکەی نەخۆشە دەخوازیاویش حکوومەتەیە دەخوازیاویش ئالیان بەرپرسیارە دەخوازیاویش خێرخوازایە هەر کەسێک هەبی بچێت هاریکاریاوی بکات ئەمەکە بەرپرسیار ئامادەیەنە ببینە پرەکا پەیوەندیەتە بەراواندا بەبێ گومان ئەم دێوان پاڕاگەهێنن هەر کەسێک و بخوازیت پەیوەندی بەرپرسیار و ڕوودا بکات سپاس بەوە لە بەرپرسیارە ئیرۆ